سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی شەممە سەرەتا سەردەڕی چەند هەواڵ. سەپاندنی سزای زیندان بەسەر سوسەن حەسەنزادە لە بۆکان، ناونانی یەکێک لە گۆڕەپانەکانی بلژیک بە ناوی ژینا ئەمینی، درێژەی ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە معدەنی ئاسنی بافق، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت و بنەماڵەکانیان لە پارسی جنوبی، ناڕزایەتی خەڵکی پیرانشار لە ئاسنەبوونی خزمەتگوزاری پزیشکی، گیان لە دەستدانی سوغد بەرێک و دەست بەسەرکردنی 10 کاسبکاری دیکە لە چابەهار و لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی قەزوین و کەرەج. درێژەی هەواڵەکان، سەپاندنی سزای زیندان بەسەر سوسەن حەسەنزادە لە بۆکان. لە ڕۆژانی ڕابردوو سوسەن حەسەنزادە چالاکی فەرهەنگی و مامۆستای زمانی کوردی خەڵکی بۆکان لەلایەن لقی سەویەکی دادگای ئینقلابیە و شارە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 3 مانگ زیندانی تازیری محکوم کرا. سوسەن حەسەنزادە ڕۆژی چوارشەممە 26 گوڵانی 1403 لە یەکێک لە شەقامەکانی شاری بۆکان بەبێ بەڵگەی قەزایی بە توندوتیژیەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتڵاعاتی ورمێ ڕاگوێزرا. ناوبراو پاش 1 مانگ ئەشکەنجە و لێپرسینەوە بە دانانی وەسیقە 1 ملیار تمەنی ئازاد کرا. ناونانی یەکێک لە گۆڕەپانەکانی بلژیک بە ناوی ژینا ئەمینی، شیرین عوبادی چالاکی مافی مرۆڤ و براوەی خەڵاتی ئاشتی نۆبێل ڕایگەیاند ناوی جوانی ژینا ئەمینی هەڵگری یەکێک لە گرنگترین دەورەکانی خەبات دژ بە دیکتاتۆر لە مێژووی گەلی ئێرانە. ناوبراو هەروەها وتی ئەو کەسەی بۆ یەکەم جار لە بەردی مەزاری ژینا ئەمینی نووسی ژینا گیان تۆ نامری، ناوی تۆ دەبێتە ڕەمز، هیچ کات باوەڕی نەدەکرد کە ئەمڕۆ ناوی ژینا لەلایەن سەدان هەزار کەس لە بروکسل، فرانکفۆرت، پاریس و زۆرێک لە شارەکانی جیهان دووپات بێتەوە. ژینا کچێک بوو بە هەزاران ئاوات و هیوە، هەرچەند لە تەمەنی لاویەتی داگیانی بەخت کرد، بەڵام قەچڵی حکوومەتی پڕ لە ئێش و ئازاریە و کچە میراتێکی پڕ لە شانازی بۆ خەڵکی ئێران بەجێهێشت، ئەویش دروشمی جوانی ژنجیان ئازادی بوو. درێژەی ناڕزایەتی کرێکارانی شاغڵ لە معدەنی ئاسنی بافق، ڕۆژی هەینی 20 ڕەزبەری 1403 کرێکارانی شاغڵ لە معدەنی ئاسنی بافق بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە نەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی معدەنی ئاسنی بافق لە ماوەی هەفت مانگی ڕابردوو بەردەوام بۆ گەیشتن بە داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام بەرپرسانی کۆماری ئیسلامی هیچ بایەخێکیان پێ نەداون. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی حەقدەستی دۆخراوەکان، زیادکردنی ئاستی حەقدەست و مەزایە، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵای ڕیزبەندی، پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامین ئیجتیماعی، دابینکردنی بیمەی دەرمانی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت و بنەماڵەکانیان لە پارسی جنوبی. کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە دوورگەی سیری و پارسی جنوبی ڕۆژی هەینی 20 ڕەزبەر هاوڕێ لەگەڵ بنەماڵەکانیان بۆ گەیشتن بە داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت بە وتنەوەی دروشم خوازیاری پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان، وەلانانی سەقفی حەقدەست، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی و کۆتایی هێنان بە دەستێوەردەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پرسۆنێلی نەوت بوون. ناڕزایەتی خەڵکی ئیرانشار لە ئاسنەبوونی خزمەتگوزاری پزیشکی. ڕۆژی پێنجشەممە 19 ڕەزبەری 1403 کۆمەڵێک لە بنەماڵی نەخۆشەکانی بەستەریکراو لە نەخۆشخانەی خاتەمی ئیرانشار لە ئاسنەبوونی پزیشک و خزمەتگوزاری دەرمانی ناڕزایەتیان دەربڕی. بە پێی ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، نەخۆشەکان بێ ئیمکانات لەسەر تەختێکی ڕق و تەخدا خەوێندراون و هیچ پەرستارێک و پزیشکێک بە دەمیانەوە نەچووە. بە وتەی چالاکانی بەلوچ، نەخۆشخانەکانی کۆماری ئیسلامی تەنیا پارە لە خەڵک وەردەگرن و لە بەرامبەریدا هیچ خزمەتگوزاریەکی پێشکەش بە خەڵکی هەژاری پارێزگای سیستان و بەلوچستان ناکەن.
گیان لە دەستدانی سوختبەرێک و دەستبەسەرکردنیدا کاسبکاری دیکە لە چابەهار. ڕۆژی چوارشەممە 18 ڕەسبەری 1403 هێزە دەریاییەکانی بەندەری چابەهار بە بەلەمی نظامی بەسەر یەختەی سوختبەرێکدا ڕۆیشتوون و بۆ هۆیەوە سوختبەرێکیانی لەدەستداوە. بەپێی راپۆرتی کەمپێنی چالاکانی بەلوچ، دوا بە دوای هێرشی هێزەکانی ڕژیم بۆ کەناراوەکانی پەسابەندەر، سوختبەرێکیان بە ناوی ئیمان بەخش بەلوچ تەمەن 37 ساڵ کوشتووە و دەیان کاسبکاری دیکەشیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە کردووە. سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی قەزوین و کەرەج. ڕۆژی چوارشەممە 18 ڕەسبەر حکمی ئەدامی 2 بەندکراو لە زیندانەکانی قەزوین و 3 بەندکراو لە زیندانەکانی قەزاڵ حەساری کەرەج بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست لە سێدارە دراون. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، 2 بەندکراو کە ناسناویان ئاشکرا نەکراوە ڕۆژی چوارشەممە بە نهێنی لە زیندانی قەزوین بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست ئێعدام کراون. هەمان ڕۆژ لە زیندانی قەزاڵ حەساری کەرەج سزای سێدارەی 3 بەندکراو بە ناوەکانی مەجید ئەفروز، محەممەد مەشمول و ئیبراهیم سدیق جێبەجێ کراوە. شایانی باسە کە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوە لەگەڵ سزای ئێعدام، کۆماری ئیسلامی ڕێژەی ئێعدامی بەندکراوانی بردووەتە سەرەوە. کوژرانی ژنێک بە بیانووی پاراستنی ناموس لە مەشهەد. پیاوێک لە مەشهەد بە گومانی ئەوەی کە هاوژینەکەی خیانەتی لێکردووە کوشتوویە و خۆی ڕادستی پۆلیس کردووە. بە دوای ئەوەی پیاوێک پەیوەندی بە پۆلیسەوە دەکات و دەڵێت کە هاوسەرەکەی کوشتووە، لێکۆڵینەوەکان لەو بارەیەوە دەست پێ دەکات. لە بەشێک لە دانپێدانانەکاندا تۆمەتبار ئاماژەی بەوە کردووە کە بە هاوسەرەکەی وتووە کە بۆ گەشت بچین بۆ کیژ، بەڵام کاتێک مۆبایلی هاوسەرەکەی زەنگی لێداوە و ناوی ئامۆزاکەی دەبینێت کە لە کیژ ژیان بەسەر ئەبات و پەیامەکەی دەبینێت، گومان لە خیانەتی ژنەکەی دەکات و لەسەر ئەو هەڵەیە هاوسەرەکەی دەکوژێت. گەشتنی سەبەتی مەعیشەتی بنەماڵی کرێکاران بە 36 ملیۆن تمەن. بەپێی راپۆرتی ناوەندی ئاماری ئێران، 3 لە سەر 4 کۆمەڵگای ئێران لە ژێرهێڵی هەژاریدا دەژین و کرێکاران لە دەهەکی 4 و 5 داهادا گیان کردووەتەوە، کە پشکی خوراکیان لە تێکچوو ژیان تەنیا 38.5%. بەپێی تۆژینەوەکانی ناوەندی ئاماری ئێران، نرخی ڕاستەقینەی سەبەتی مەعیشەتی بنەماڵە کرێکاریەکان بە شێوەیەکی مامناوەند نزیکەی 36 ملیۆن و 780 هەزار تمەنە، کە جیاوازیەکی زۆری لەگەڵ حەقدەستی مانگانەکەیان هەیە. فەرامەرز تەوفیقی چالاکی کرێکاری دەڵێت لانی کەمی حەقدەست بنەماڵەیەکی کرێکاری بە منداڵێکەوە لە ساڵی 1403 10 ملیۆن و 897 هەزار تمەن بووە. ئەوە بە واتای ئەوەیە کە حەقدەستی کرێکاران تەنیا 29.5 لە سەدی تێچووی ژیانیاندا بین دەکات و کرێکاران لە ژێر گوشارێکی زۆردا ژیان بەسەر ئەبن. هۆشداری وەزارەتی بەهداشت سەبارەت بە بڵاوبوونەوەی تەبیدەنگی لە ئێران. لە سەرەتای ئەم ساڵەوە 226 حاڵەتی تەبیدەنگی لە وڵاتدا تۆمار کراوە و ئەگەری هەیە وەک نەخۆشیەکی گشتگیر لە وڵاتدا بڵاو بێتەوە. قوباد مورادی بەرپرسی سەنتەری بەڕێوەبردننی نەخۆشیە گوازراوەکان لە وەزارەتی تەندروستی سەبارەت بە دۆخی تەبیدەنگی لە وڵاتدا وتی حاڵەتەکانی تەبیدەنگی لە وڵاتی ئێمە زیادی کردووە. لە ساڵی 2015 تا کۆتایی ساڵی 2016 75 حاڵەتی توشبوون هەبووە. لە کۆتایی ساڵی ڕابردوو تا ئێستا ژمارەی توشبووان کە هەموویان لە وڵاتانی دراوسێەوە هاتوون زیادی کردووە. ئەو بەرپرسەی ڕژیم لە درێژەی قسەکانی داوتی لە سەرەتای ئەم ساڵەوە ژمارەی توشبووانی تەبیدەنگی گەیشتووەتە 226 حاڵەت. زۆرێک لە توشبووان لە وڵاتانی جیاواز وەک ئیمارات، پاکستان، عومان و وڵاتانی دیکە هاتوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە دەستدرێژی سێکسی بۆ سەر ملیۆنان کچ لە باشووری سەحرای ئەفریقا. یونیسف زەنگی ئاگادارکردنەوەی لێدا وتی زیاتر لە 79 ملیۆن کچ لە باشووری سەحرای ئەفریقا لە تەمەنی منداڵیدا دەستدرێژی سێکسیان کراوەتە سەر و ڕوبەڕووی توندوتیژی بوونەتەوە. بە پشتبەستن بە راپۆرتی سندوقی منداڵانی نەتەوە یەکگرتووەکان، یونیسف باشووری سەحرای ئەفریقا بووەتە خراپترین ناوچە بۆ کچان.
بەپێی ئەم ڕاپۆرتە زیاتر لە 79 ملیۆن کچ لەم هەرێمە بەر لە تەمەنی 18 ساڵی بوونەتە قوربانی توندوتیژی سکسی. ئەم ئامارە ناخهژێنە تەنیا بەشێکە لە کێشەیەکی جیهانی، چونکە یونیسف پشتبینی کردووە کە نزیکەی 370 ملیۆن کچ و ژن لە سەرانسەری جیهان قوربانی هەموو جۆرە توندوتیژیەکی سکسی بوون. بینەرانی ئازیز، هەواڵەکانتان پێشکەش کرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.